سپاس بخوا من کە ئەوروکا ئازاد کرام سپاسی سەرجەم کەناڵەکانی ڕاگەاندن دەکەم ڕۆژنامە نووسان چالاکوانان سپاسی هەموو ڕێکخراوەکان دەکەم دەرەوە و ناوەی وڵات تایبەتانی کوردانی دەرەوەی وڵات زۆر سپاسیان دەکەم کە پشتیوانێکی زۆری من بوون کوردانی ناوەی هەرێم سپاسی پارێزەرەکانم دەکەم تیمی پارێزەرانی بادینان هیوادارم سەرجەم گیرەوانی بادینان بە زۆرترین کات ئازاد بکرێن و بە کەس سوکاریان شاد ببنەوە ئەوە دیار بوو کە تومەتەکان ڕاست نەبوون تەنها من ڕەخنە لە دەسڵاتم کردبوو تەنها داوای حەق و مافم وچەی هەوڵاتیانم کردبوو بەواژی زۆر سەربەرزم ئەوە سەلمێنڕە کە بێتاوانم یەکەم جا لە تەندروستێکی زۆر خراپ بووم بەڵام ئێستا کە شەکرەم تۆشبووی تووشی شەکرە بمە چاوەکانم تۆزێ خراپ دەبینن ئەوەیە وەزنم یەکەم جار زۆر دابەسی بوو لە بەرمانگرتن و شت کە هەشت جارمانم لە خواردن کرد داوای حەق و مافێخم کرد کە بەوەی کەیسەکەم یەکلایی بکرێتەوە و بێتاوانی من بسەلمێنێ و ئازاد بکرێم کە سەرەتا دەستگیر کردم بتەوێت نەتەوێت من لە ژووری تاکە کەسی کردم بۆ ماوەی 15 ڕۆژ ئەوە شێوازێکی نەمرۆڤانە لەگەڵ منیان کرد لەوێژی بۆی سەبەبی ئەوەی کە تەندروستیم تێک بچێتن مامەڵەیان باش نەبوو بەڕاستی لە ڕۆی مرۆڤاتیوە باش نەبوو لەگەڵمە و بۆ جەنابشتان قسەی کرد سەرەتای دەستگیرکردنەکەی بەش ینی بەڕاستی مامەڵەکە مامەڵەیەشی تەندروست و یاسایی نەبوو لەگەڵی کرایە بەڵام دواتر کە ڕاوانەی زیندانی چاکسازی ژنان کراوە گۆڕانکاری بەسەر ئەو ماوەی محکومکردنی داهاتووە ئەوی تریش سەبارەت بۆی کە ئایا سکاڵە دەکەیانەکە ئەو خۆی دواتر ئێستا لە حالەتێکی دەمانێت نفسی مستەقڕ دابێ ئەو کاتە چی بێریڤان خان ویستوی ئەوەی کە ڕیاسا ڕێگەی پێدەبێ ئەمەوەی دەکەن ئینشاڵڵا